هەڵەبجە شاری شەهیدان و قوربانی لە نێوان بە پارێزگابوون و بە قەزابووندا هێشتا هاوڵاتیەکانی نیگەران و بێومێدن لە بەرەو پێشچوون و ئاوادانکردنەوە و بوژانەوەی سێکتەرە گرنگەکانی شارەکەیان. پاراوێزخستنی پارێزگا نوێیەکە لەلایەن حکوومەتەوە هێندەی دیکە هاوڵاتیەکانی پارێزگاکەی تووڕە کردووە لە دابەشکردنی بودجەی پەرەپێدانی پارێزگاکان لەلایەن حکوومەتەوە سەرڕای پێویستی هەڵەبجە وەک پارێزگایەکی نوێ بۆ ئاوادانکردنەوە کەچی تەنها 450 ملیۆن دینار دیاری کرا بۆ ئەو شارەی بووە تا سمبول و نازنامەی گەلێک. لە بواری پەرەپێدانە کەم جێگری پارێزگاری هەڵەبجانی گەرانە لەو بڕە پارەکەمەی بۆ شارەکە دیاریکرا و دەڵێت ئەو بودجەی دیاری کراوە بۆیان بەشی دروستکردنی قوتابخانەیەکی 6 پۆلی ناکات. ئەگەر 450 ملیۆن بۆ پرۆژەی تر بێەوە بەشی پرۆژەیەکی توان بڵێم 6 پۆلیش ناکات نەک پرۆژەی سنووری پارێزگا. پرۆژەمان هەیە کە هەردەسی پێ نەکردووە زۆر گرنگیشە بۆ هەڵەبجە. ئەمانەمان ئاڕاستی وەزارەتی پلاندانان کردووە داوامان لێکردوون بەڕێز وەزیری پلاندانان لە سەردانەکەمانە ئێمە بۆ لای دڵنیای ئەوەی کردینەوە کە ئێمە بەدەم پارێزگای هەڵەبجەوە ئەبین سەر لە نوێ ئێمە جارێکە پرۆژەکانمان ئاڕاستە کردوونەتەوە بۆ ئەوەی بەپی ئەوە ڕەچاوی هەڵەبجە بکرێ. هەڵەبجەیەکان دەڵێن ئەوانەی شارە شەهید و قوربانی دەرەکە فەرامۆژ و بژگوێ دەخات خەڵکی شارەکە و مێژوو ڕەحمیان پێ ناکات. داواش لە حکوومەت دەکەن پارێزگاکەیان نوێ و پێویستیان بە خزمەتگوزاری و ئاوردانەوەی زیاتر هەیە. ئەوە هەڵەبجەیەکان بەڕاستی لەبەر ئەمنیەت و پاراستنی ئەمنیەت بێدەنگە بن لەو کارانە. ئەگینا ئێستا من حەزەکەم گویان لەوە بێ ینی چالاگوانان و خەڵکی هەڵەبجە ئەوەندە زیندون ئەو کارە قبول ناکەن و جێ قبولیش نییە. ینی بودجەیەک تەرخان کراوە بەشی حانوتی کافتریەیەکی خۆیان ناکات بەڕاستی. بۆیە داوایان لەکەین چۆن دەڵێ پێداچوونێک بۆ کارە بکەن و شتێ بکەن کە بەڕاستی جێگەی قابلی قبول بێت. حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاست ئەو هەنگاوانی هەڵەبجە ناوێتی هیچی بۆ نەکردووە و ئەو بڕەپارێشی بۆی دابین کردووە ئەستان هیچ پێداویستێکی هەڵەبجە پڕ ناکاتەوە بگرە ڕێژێکی زۆر زۆر کەم ئەگەر بتوانێت لە برینەکانی هەڵەبجە ساڕاش بکات. بەڵام سەرڕای ئەوەش ئەگەر سەیری سلێمانی یاخود هەولێر یاخود هەر پارێزگایەک و ناو شوێنێکی کە بکەین کە لە ژێر دەسەڵاتی حیزبیایە تەبعاً ئەبینین شتی کاری زۆر باش و ئیشی زۆر باشی بۆ کراوە و پرۆژەی زۆر باشی هەبووە. بەپێی زانیاریەکانی پەیام لە ماوەی ساڵانی ڕابردووی قەیراناویدا دەیان پرۆژە لە هەڵەبجە پەیکیان کەوتووە. پارێزگاکەش پێویستی بە 238 ملیارد دینارە بۆ تەواوکردن و ئەنجامدانی ئەو پرۆژانەی پلانی جێبەجێکردنیان بۆ دانراوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.